چەمی ڕۆح یەکێکە لەو کتێبە شعریانەی کە 6 شاعری جیهان لەخۆ دەگرێت لەلایەن شاعیر و وەرگێر ڕێبوار فەتاحەوە دەگێڕێتە سەر زمانی ئینگلیزی. شایانی باسە شاعر ڕێبوار فەتاح چەندین کتێبی شعری کوردی وەرگێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی، لەوانە ماڵەوە ئەو شیعرانەی لە خۆ دەچن هەڵەبجە و چەندین کتێبە شعری دیکە. بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە چەمی ڕۆح و بەرهەمەکانی دیکە میوانداری نووسەر و وەرگێر ڕێبوار فەتاحمان کردو و گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر بەرهەمەکانی. دکتۆر گیان بەخێربەی سڵاوە لێبێ. زۆر سپاس. چەمی ڕۆح ئەوەنەی ئاگادار بین زۆر دەمێکە خەریکی کۆکردنەوە و بەرهەمهێنانی ئەم کتێبەیت، بۆ تا ئێستا چاپ نەکراوە؟ پەیوەندی بە زۆر شتەوەیشیشان لەوانە ئەوەیە کە ڕەنگە پەیوەندی بە خودی خۆمەوە بێ خۆ دەزانی ئەمە ئەبێ کار بکەین، ئەمە لە کاتی خۆمانەکەین کارەکەین بۆ ژیان، بەڵام بۆ ئارامی دەرود وەرەگێڕین شیعرە نووسین ئەنووسین ئەمە ژوا بووە. ڕەنگە کۆنترین شیعر لە چەمی ڕۆحا کە وەرم جێڕابێت لە ئینگلیزیەوە بۆ کوردی گەڕێتەوە 20 ساڵ لەمەوبەر، بەڵام لەم وابزانم پار بوو پیشانی کۆمەڵێک برادەرمە داوایان لێکردم کە بە چاپی بگەێنم، بەڕاستی لە خەیاڵمان نەبوو بە چاپی بگەێنم. ئەو برادرانە پیاز چوونەوە بە تایبەتیش هەردووشیان هاوڕێی خۆشەویستن، کاکەمەران سوبحان و دکتۆر نەوزادە سوەد زۆر هانیاندان بە چاپی بگەێنم. واتە پێش چاپکردنی ئەم کتێبە چەندین نووسەر و هاوڕێی خۆت بەم بەرهەمایە چوونەتەوە، ڕخن و پێشنیارەکانیان چی بۆ بەڕێز؟ یعنی دیارە هەندێکیان لە ڕووی ڕێنووسی کوردیەوە بوو، ینی زۆر ڕێنووسی کوردی هەیە کە لە سەری ڕێ نەکەوتین، هەرێکەمان بە جۆرێگەی نووسین. ڕاستە ڕێسایەک نییە، بەڵام ڕەنگە بتوانین ڕێ بکەوین لەسەر جۆرێک. ئێستا کە بڕیارە داوە ئەم کتێبە چاپکەیت، کەی بە چاپی ئەگەێنیت و کەی بینەران ئەتوانن ئەم کتێبە لە بەردەستیانە بێن؟ لە کۆتایی ئەم ساڵە لە 100 چاپەکرێت. بەڕاستی کارێکی وای نەماوە، تەنها من توانم کاتێکی ئارام بدۆزمەوە لە ژیانی خۆما پیا بچمەوە، چکە وەک بەگوتم بەڕاستی کەشکۆڵە شیعرە گەلێک ئاڵۆزە، نزیکەی 60 شاعرم بەسەر کردوتەوە لە چین و ژاپۆن و هندستان و سووریا و بەریتانیا و ئەمریکا و ئەوروپا و باشووریە ئەمریکا و شاعری زۆر جیاوازی تایە. هەروەها 3 سەدەم هەڵبژاردەیەکە یا گوڵچنێک وەکو خۆم پێڵێم لە 3 سەدە شیعر و پێشتریش، ئەوانەی 3 سەدەکە سەدەی 18 و 19 و 20 پێش ئەویش پێش ئەو ساڵانش نین لە جەلالەدینی ڕۆمیەوە تایەتی لە چینەکانەوە تایەتی کە ئاگەڕێتەوە بۆ ساڵی 600 زاین. ینی زمانی شێعرەکان زۆر جیاوازە، هەوڵم ماوە کە زمانێکی جیاواز و دیدێکی جیاواز بە شیعری کوردی بناسیێنم. هیوادارم سەرکەوتوو ببم. ئینشەڵا سەرکەوتووبی. هەڵبژاردننی ئەم شاعیرانە لەسەر چ بنەمایەک بووە و چ گرنگیەکیان هەیە بۆ زمانەوانی کوردی؟ دیارە بۆ زمانی کوردی گەلێک گرنگن، چونکە تەنیا زمان نییە، زمانی شیعر نییە، بەڵکو هزرێکی یان دیدێکی جیاوازی لە ژیان تیادایە. بۆ نمونە شاعیرانی چین کە ئەوانەی منەوەرم گێڕامە ڕەنگە نزیکەی 1400 ساڵ لەمەوە پێش بن، بە جۆرێکی کە سەیری ژیانیان کردووە. ئەمانە پێشتر بە زمانی کوردی نەهاتونەتە زمانی کوردیەوە. ئێستا بە بۆچوونی من خۆشم ئەوەیە کە شیعری کوردی لە بازنەیەەکە، شیعری کوردی باشوور ئەڵێم لە بازنەیەکە قەتیسە، زۆرتر نەیتوانیوە لەوە دەرچێ کە لە هەفتاکان و هەشتاکانەوە هاتووە. ڕەنگە ئەم کۆشەی من هەوڵێک بێ بۆ ئەوەی کە دیدێک و زمانێکی نوێ بە شاعری کورد بناسیێنێ، تاکو
بتوانین ئەو بازنەی شێعرە کوردیە کە لای من کەمێک تەسکە بڵاو بکەینەوە یا بەر بڵاو بکەین. سەرکەوتوو بن. ئەوەنەی ئاگادار بین بەڕێستان خاوەنی ستایلێکی تایبەتن لە وەرگێڕان و لە نووسینە. ئەم ستایلە لەکوێوە سەرچاوی گرتووە ئەگەڕێتەوە بۆ چ زمانێک؟ پرسیارێکی گەلێک ئاڵۆزە خۆگە بڵێم ئەگەڕێتەوە بۆ دایکم بۆ دایکی ڕەحمەتیم دیارە زمان یەکەم جار لە دایکەوەی بیستی کە تۆ کە دایک دووجانە بە مناڵێ مناڵ تەنیا گوێ لێ دەنگی دایکێوێت پێشەوەی لە دایک بێ بەدەنگی دایکی ئاشنایە بەڵام دیارە ئەو دەوروبەرەی من تیا پەروەردە بووم من چاوام کردوتەوە لە خێزانێکا بووم خێزانی وە دڵشادی برام شاعیر بووە چاوام کردوتەوە دیوانی شیعری عەرەبی و کوردیمانە بووە چاوام کردو کتێبێکی زۆرمانە بووە بەردەوام لە ماڵی ئێمە کە خێزانێکی زۆر گەورە بووین هەر خۆمان 11 کەس بووین بە دایک و باوکمەوە یعنی وەکو بڵێ هەمیشە کۆڕ بووە لە ماڵی ئێمە ئەمە لایەنێکیتی لایەنەکەی تریشی ئەوەیە من بەڕاستی لە کۆتای هەفتاکانەوە لێرە لە کوردستان نەماوم وەکو بڵێ کە کەسی ئاوارە بێت ئەو زمانە تیا قەتیسە بێت کە ئەگەڕێمەوە هەمیشە فێری وشەی نوێ بووم کە سەردەنگین بەکار نەهاتووە ئەوەش لایەنێکی ترێتی لایەنی سێهەمی فێربوونی زمانی دیکەیە بە تایبەتی عەرەبی و فارسی و ئینگلیزی بە تایبەتیش ئینگلیزی کە کەیشێک فێری زمانێکی دیکە بێ کاریگەری و زمانە زۆرە بێ لەسەری. ئەو کۆزانین بەڕێستان جگە لە نووسین فۆتۆگرافێکی سەرکەوتویت و کارەکانیش جێگەی ئەوەیە ببینرێت. ئایا فۆتۆگرافی و نووسین وەرگێڕان چۆن پێکەوە ئەبەستیتەوە؟ یعنی من هەرچیەکەم کردبێ و هەرچیە بکەم بۆ ئارامی دەرونی خۆمە حەزەکەمەوە لەوە تێ بگەین بەڵام جیاوازێکی زۆر نییە لە نێوانی فۆتۆگراف و شیعرە لە نێوانی فۆتۆگراف و نووسینە لە نێوانی فۆتۆگراف و تابلوی کێشراوە هەموو جۆرێک لە هونەر کۆمەڵێک ڕێسای هەیە فۆتۆگراف ڕێسای هەیە نووسین ڕێسای خۆی هەیە ڕەنگە نووسەر نەزانێت ڕێساکان چییە بەڵام بەرجەستەیەکان لە نووسینە شیعریش زۆر فۆتۆگرافەیە لە شیعرە چییە زۆر شیعریش هەیە لە فۆتۆگراف چییە یعنی بەڕاستی بڵین تیاڵچوونێکی زۆرەیە لە نێوان ئەم بەشانەی هونەرە جا با بچم بۆ قاوەی تاڵ من بەڕاستی شاعیر نیم بەڵام ینی شارەزای شیعر هەم ئەوە گومانیتیانە زۆر جار شیعرم نووسیوە بەتایبەتی لە سۆشیال میدیایە یان لە کاتی خۆمە بۆ ئارامی دەرونی خۆم کاک ڕێبوار سەعید دکتۆر ڕێبوار سەعید ئەم شیعرانەی دی و وتی حەزەکەم تابلویان بۆ بشێشم ئیتر منی بەڕاستی تۆزێت ترسام چونکە تۆ شیعر بۆ ئارامی دەرونی خۆ بنووسی جیاوازە لەوەی کە شیعر تۆ بچیتە سەکۆی شاعیرانەوە ئیترەکەویتە بڕەخنە و وانە بەڵام من هەرگیز دڵی دکتۆر ڕێبوارم ناشکان داوام لێ کرد ئەو سیکەی 76 تابلی بۆ ئەو شیعرانە بۆ ئەو دەقانە کێشاوە بەڵام ئەمە کتێبێک نییە بڵێ بن بیخەمە بازارڕەوە دەنیاەم بە هاوڕیانی خۆ چکە شتێکی زۆر جوانە هێشتا بڵین پرین نەبووە بەڵام هەموو دیزاین وشتی تەواو بۆ بەرگەکەی پیشان نەوێت. دڵشاد مەریوانی نووسەر و شاعیر چ کاریگەریەکی لەسەر زمان و ئەدەبیاتی بەڕێستان بەجێهێشتووە و چیت لێ وەرگرتووە؟ کاریگەریەکی زۆری هەبووە ئەوە هیچ کە ساڵانێکی زۆر ئێمە لە ژێر هەمان سەقفا ژیاوین کە هەرچێکی نووسیمە خوێنمانەتەوە کە هەر لەگەڵمانە دواوە ئێمە فێر بووین ویستمانە لاسایکەینەوە چونکە ئەو دڵشاد مەریوانی 10 ساڵ لە من گەورەتر بوو هەرکە قسەی لەگەڵا کردوم ویستمەوە کۆ قسە بکەم ئێستا ڕاستە لەگەڵمان نییە بەڵام من هەمیشە ئاڵێم ڕۆحی دڵشاد مەریوانی هەمیشە چاودێرمە بۆ ئەوەی خراپ نەنووسم. دکتۆر گیان زۆر سپاس ئەرکە کێشا هیوای سەرکەوتنە بۆ خوازی سپاس کەمیان بووی لە لامان زۆر سپاس دەکەم.